دیمانەتان بەخێر هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە دیاسپۆرا ئەم ژارانەمان بۆ ئامادە کرد. ناردنی کۆچبەران لە بەریتانیاوە بۆ ڕواندا جارێکی دیکە تەقەی تێکەوتێتەوە. دادگایەکی ئێرلەندای باکوور ڕەتی دەکاتەوە بڕیارەکە جێبەجێ بکە. لەلایەکی دیکەشەوە ئەوانەی لە خۆیان دەترسێن پەنا بۆ کۆماری ئێرلەندا دەبن. بەلجیکا دەیەوێت ڕێگەیەکی یاسایی بدۆزێتەوە بۆەوەی کوردستان تۆمەتبارێک بە قاچاقچێتیان ڕادەست بکاتەوە. کەمێکی دیکە وردەکاریەکانی باز دەکەین. هاوین خەریکە دێتەوە و پۆڵۆنیا لە سنوورەکانی دەترسێت بۆیە لە ئێستاوە ئامادەکاری دەکات بۆ ڕێگەکردن لە کۆچی بەلێشاو بۆ سەر سنوورەکان. اینجا هەواڵێکی خۆشمان پێ بۆ ئەوانەی چاویان لە وەرگرتنی کارتی شینی ئەوروپی یعنی قامەی کارە. ئیستۆنیا ئاسانکاری نوێی کردوون و کەمێکی دیکە لە دیاسپۆرا دەیبیستن. هەر ئەم شەو گەنجانی کوردی یەزیدی باسی ئایندەی ناسنامەی خۆیان لە دیاسپۆرا دەکەن. گەورەکانیان ئامۆژگاریان دەکەن و ئەوانیش لەسەر ناسنامە کوردەکەیان پێکەوە کۆکنی. دوایش چیرۆکی کاوە دەبیستن کوردێکی دیاسپۆرانشینی سەرکەوتوو کە دەڵێ کاتێک دەستی بە دانانی کۆمپانیاکەی کردووە دەرنەفیزێکیشی نەبووە. هەرەم شەو چیرۆکی باڵکێشی زیاد ڕەوف دەزانن ڕۆناک بیر و دیپلۆمات و سەرمایەدارێکی کورد کە پۆڵۆندیەکان وەکو باڵیۆزی کوردستان دەیناسن. هێشتا سێ هەفتەیە کە ناردنی کۆچبەران لە بەریتانیاوە بۆ ڕواندا بۆتە یاسا. ماوەیەکی دوور و درێژی ویستە حکوومەتی بەریتانیا توانی ئەمە تێپەڕێنێ. بەڵام پێناچێت دادگاکانی بەریتانیا بهێڵن یاساکە وەک حکوومەت دەیەوێت جێبەجێ بکرێت. ئەم هەفتەیە دادگایەکی ئێرلەندای باکوور بڕیاری داوە کە یاساکە لە ناوچەکەی ئەوان جێبەجێ نەکرێت. خۆیەکەشی بۆ گەڕاندوتەوە کە ناردنی کۆچبەران بۆ ڕواندا پشتگوێخستنی یاساکانی تایبەت بە پاراستنی مافەکانی مرۆڤە. بە پێچەوانەی یاساکانی ئەوروپاشە کە هێشتا بەریتانیا لە ڕووە یاساییەکەوە بەشێکە لێ. لە کۆماری ئێرلەنداش کە جیا لە ئێرلەندای باکوورە و بەشێکە لە یەکێتی ئەوروپا کێشەیەکی نوێ دروست بووە. هێلن مەکئێنتەی وەزیری دادی ئێرلەندا ڕایگەیاندووە کە تاوەکو کۆتایی ئەم مانگە ژمارەیەکی زۆر کۆچبەر بۆ بەریتانیا دیپۆرت دەکەنەوە. ئەمە دیاردەیەکی نوێ و زۆر سەرنجڕاکێشیشە چونکە بە درێژایی دەیەکانی ڕابردوو کۆچبەران لە ئێرلەنداوە خۆیان دەگەیاندە بەریتانیا. بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە وەک وەزیرەکە باسی دەکات 80% ئەوانەی وەک کۆچبەر دەگەنە ئێرلەندا لە بەریتانیاوە دێن و ئەوانن کە لە ترسی ناردنیان بۆ ڕواندا هەڵدێن. وەزارەتی دادی بەلجیکا بە دوای ڕێگەیەکی یاساییدا دەگەڕێ بۆ ئەوەی حکوومەتی کوردستان تۆمەتبارێکی کوردی ڕادەست بکات. ڕۆژانی ڕابردوو ئاسایشی سلێمانی بڵاوی کردەوە کە کەسێکی دەستگیر کردووە کە تۆمەتبارە بە قاچاقچێتیکردن بە مرۆڤەوە. میدیای بەریتانی و بەلجیکی ئەو کەسە وەکو بارزان ئێم دەناسێنن دەڵێن تەمەنی 36 ساڵە و بە دوو پشک ناسراوە. لە ساڵی 2016ەوە پۆلیسی ئەوروپی و ئینتەرپۆل بە دوای ناسنامەی دوو پشکەوە بوون کە تۆمەتبارە بە قاچاقبردنی دەیان کۆچبەر و هەندێک لەوانەش لە ڕێگا گیانیان لەدەستداوە. کۆتایی ساڵی 2022 دادگایەکی بەلجیکی حکمی 10 ساڵ زیندان و پێبژاردننی نزیکە 1 ملیۆن یۆرۆی بۆ دوو پشک بڕیەوە. بەڵام لەبەرەوەی بارزان نەدەدۆزرایەوە حکومەکەی جێبەجێ نەدەکرا. بەڵام ڕۆژانی ڕابردوو بارزان لە سلێمانی بەشداری لە هەفەیڤینێکدا کرد کە لەگەڵ میدیای فەرمی بەریتانیا کردی بەو هۆیشەوە شوێنەکەی ئاشکرا بوو دەستگیر کرا. ئەن کۆلۆڤیاک داواکاری گشتیە لە وەزارەتی دادی حکوومەتی فیدراڵی بەلجیکا ئەو دەڵێ وڵاتەکەی هیچ ڕێکەوتنێکی بۆ ڕادەستکردنەوەی تۆمەتباران لەگەڵ عێراقدا نییە بۆ یەش ناتوانن بارزان بە خێرایی بێننەوە. بەڵامەکە ئەو باسی دەکا خەریکن ڕێگەیەکی یاسایی گونجاو دەدۆزنەوە بۆی بارزانیان ڕادەست بکرێت. سەرراوی ژمارەیەکی کەم کۆچبەر لە سنوورەکانی پۆڵەندەوە دێنە نێوەکەتی ئەوروپا بەڵام وارشۆ دەیەوێت سنوورەکانی لەگەڵ بێلاڕووس هێشتا تونند و تۆڵتر بکات. وەزیری بەرگری پۆڵەند ڕایگەیاندووە کە بودجەیەکیان بۆ ئەو تونند و تۆڵکردنە داناوە کە لە مێژووی پۆڵەندا پێشینەی نەبووە.
هەرچەندە وەزیرەکە ئاشکرای نەکردووە کە بودجەکە چەندە، بەڵام پێشتر بۆ دروستکردنی پەرژینێکی 5 مەتر و نیو بەرز پۆڵەند 407 ملیۆن یۆرۆی خرج کرد بوو. پێشتر وا بڵاوکراوە کە رووسیا ئاسانکاری بۆ هاوڵاتیانی ئێران و ژمارەیەک وڵاتی دیکە دەکات بۆی بەبێ ڤیزا بچنەوە وڵاتە و لەوێشەوە لە ڕێگەی فینلەند خۆیان بگەێنە ئەوروپا. بۆیەش ماوەیەکی زۆرە فینلەند سنوورەکانی لەگەڵ رووسیا داخستووە. لە پۆڵندیش ترسی دووبارە بوونەوەی سیناریۆیەکی هاوشێوە هەیە، هەرچەندە بە درێژایی 4 مانگی یەکەمی ئەم ساڵ تەنیا 1432 کەس هەوڵی پەڕینەوەیان لە سنوورەکانی پۆڵندا داوە. ئەوانەی بە دوای کارتی شین یا ئیقامەی کاردان لە یەکێتی ئەوروپا ئەم هەواڵە بۆ ئێوە. حکوومەتی ئێستۆنیا مەرجەکانی وەرگرتنی کارتی شینی ئاسان کردووە. جاران ئەوەی داوای ئەو کارتەی کردبووە دەبووە بڕوانامەی زانکۆی لەو بارەدا هەبێت بێگومان کە دەیەوێت بەهۆیەوە مافی مانەوە بۆ کارکردن وەربگرێت. ئێستا هەبوونی 5 ساڵ ئەزمموی کار بەسە. هەروە جاران دەبووە کەسێک کە بۆ ماوەی 1 ساڵ کار بکە اینجا ڤیزاکەی بۆ دەکرایە مافیمانەوە. لەمە دووە کەسێک 6 مانگ لە ئێستۆنیا بمێنێتەوە کار بکات کارتەشینەکەی دەخرێتە باخەڵ. جگەل لەوەش ئەگەر کەسێک بێکار بوو تاوەکو 3 مانگیش ئاساییە لە ئێستۆنیا بمێنێتەوە و بە دوای کارێکی نوێدا بکەڕێت. ئەمە بۆ ئەوانەیە کە کەمتر لە 2 ساڵە لە وڵاتە. ئەوانەیە کە زۆرتر لە 2 ساڵ دەبێت یان زۆرتر لە 2 ساڵە دەتوانن تاوەکو 6 مانگیش بە بێکاری بمێنەوە و مەترسی ئەوان نەبێت کە کارتەشینەکەیان لێوەربگیرێتەوە. لە ئەڵمانیا زۆرتر لە 200,000 کوردی ئێزیدی دەژین. نەوەی نوێی ئەو ئێزیدیانە بە باشی بە زمانی ئەڵمانی قسە دەکەن و خۆیان بە باشی گونجاندووە، بەڵام کێشەیەکیان هەیە، ئەوی شەوەیە کە ترسیان هەیە لەوەی ناسنامەکانیان لە دەست بدەن یان بگۆڕدرێن. لە شاری هانۆڤەر گەنگەشەیەکی گەرم لەگەڵنەوەی پێشخۆیان گەنجان بێگومان دەیکەن کە پێم سەرنجڕاکێشە بەشێکی ببیرن. نوەیەکی فراوانی ئێزیدیەکانە لە ئەڵمانیا. گەنج و پیریان کۆبوونەتەوە بۆ قسەکردن لەسەر ناسنامەی ئێزیدیایەتی. گەلی ملەتە ئێزیدی ئەزێ زمانێ دایکێ زمانێ باب و کالازێ خەبەر بدەن. بە تەمەنەکانیان بە کوردی قسە دەکەن. سپاس دەکەن ji بۆ گمایندێ یێزیدیشی ئاکادەمی. گەنجەکان بە ئەڵمانی. Die jesidischen Interessen stehen nicht im Vordergrund, von daher. زۆرتر لە نیو سەدەیە ئێزیدی هاتوونەتە ئەڵمانیا. زۆرترینیان لە باکووری کوردستانەوە بۆ کار هاتوون. دوایینیان کە بە لێشاو هاتبن ئەو ئێزیدیانن کە ناوچەکانیان داعش هێرشی کردنە سەر و خەڵکەکەی جینۆساید کرد. ئەوانەی لێرە کۆبوونەتەوە باسی ئەوە دەکەن کە چۆن دیاسپۆرا ناسنامەی نوێت بۆ دروست دەکات. هەندێکیان بەبێ ئەوەی بیڵێن پیشانی دەدەن ناسنامە کوردەکەیان لەبیر کردووە. من لەلایەکەوەی ئێزیدیم، لەلایەکی دیکەوە خەڵکی کۆڵنم و بەشێکیشم ئەڵمانیا. نازانم چەند نازنامەم هەیە، ڕەنگە نازنامەیەکی نوێش وەربگرم، بەڵام گرنگترین نازنامەم ئەوەیە کە ئێزیدیم. ئەوە یەکەمین و گرنگترین نازنامەیە کە هەمە. من یەک ناسنامەی سەرەکی و چەندینی لاوەکیم هەیە. من خۆم پێ ئێزیدیە، بەڵام ناسنامەکەم ئەوەشە کە هاوڵاتی کوێم و بە چ زمانێ قسە دەکەم. من بە ئەڵمانی و کورمانجی و ئینگلیزی قسە دەکەم. ئەوەی زۆرتر پێیەوە گرێدراوم زمانی دایکمە کە کورمانجیە. هەرچەندە زۆرتر لە 200,000 ئێزیدی لە ئەڵمانیا دەژین، بەڵام هێشتاش جڤاکێکی 100% ڕێکخراو نین. گەلێکی کێبخۆشنش کار و خەباتێوە و خزمەتی وەرە و ئەم هێویدارن ئەم خزمەت بەردەوام بێ لێ سەر ناوێ اتفاقی و اتفاقە ئێزداتی ئاوا بکەن. مەترسی گەورە لەسەر گەنجانی ئێزدی لە دیاسپۆرا لە بیرکردنی زمان و ناسنامەیانە. ئەو چیرۆکانەی سەبارەت بە ڕابردووی خۆیان لە کوردستان و ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەیزانن پڕ ئێشن. ڕەنگە نەیانەوێت جارێکی دیکە بە خەیاڵیش بیریان لێ بکەنەوە.
پێم وایە گەورەترین ئاڵنگاری بۆ زۆر لە گەنجانی ئێزیدی لە دەرەوە ئەوەیە کە پەیوەندێکی وا زۆرمان پێکەوە نییە کەمتر لەبارەی یەکترەوە دەزانین ئەمە وردە وردە باشتر دەبێت چونکە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر ئێزیدی خۆیان بە نازنامەکەی خۆیان دەناسێنن ئەمە دەبینم کە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر ئێزیدیەکان بەهێزتر خۆیان بە نازنامەی خۆیان دەناسێنن. بێگومان ئاڵنگاریمان لە پێشن پرسیار ئەوەیە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین چونکە بەشێکیانمان لە باو باپیرانمانەوە بۆ ماونەتەوە ئەگەر ڕووبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببینەوە ئینشاءڵڵا بە یەکێتی نێوانمان بەسەریاندا سەردەکەوین ئەوەی گرنگە سەرەڕای ئەوەی خۆمان پێ کووردە دەبێ هەمیشە ناسنامەی ئێزدیاتەکەی خۆمان بپارێزین. بە بڕوای من گەورەترین ئاڵنگاری لە بەردەم ئێمەی گەنجاندا نە ئاینەکەمانە و نەتێگەیشتنمانە لەو ئاینە بەڵکو دایکان و باوکان چونکە ئەوان دەرفەتی تەواوەتی بۆ گەنجان دروست ناکەن بۆ ئەوەی لە ئاینەکەیان تێبگەن. ئەگەر لە ئاینەکەمان باش تێبگەین دەشزانین بۆچی دەبێت بیپارێزین و بۆچی دەبێت سەدەکانی داهاتوش ئەو ئاینە بەردەوام بێت. دڵنیام ئەم نەوەیە لە دەیەکانی داهاتوودا هێندە چالاک دەبین بۆ ئاینەکەمان کە ڕۆڵمان دەبێت لە پاراستنی. لە نێو دیاسپۆرای کوردی لە ئەوروپا بینینی ئەم دیمەنانە دەگمەنە پەڵک نۆرەی گرتووە بۆ ئەوەی قسە بکات قسە لەسەر ناسنامەیەک کە ئەگەر جاران خەڵک هەوڵی دابێ لێمان بستێنێ لەمە دووە لە دیاسپۆرا مەترسی هەیە خۆمان لە بیری بکەین و لە دەستمان بچێ. هەفتەی ڕابردوو باسی ئەوم بۆ کردن کە لەگەڵ هاتنی گەرما خواستش لەسەر دروستکردنی کەپری شوشەیی لە ئەوروپا لە نێو کوردی دیاسپۆرا زۆرتر دەبێت. ئەو خواست زۆربوونە بۆتە مای خێر بۆ کوردێکی دیاسپۆرا نشین چونکە وەک خۆی دەڵێ ڕۆژانێک دەرنەفیزێکشی نەبووە بەڵام ئێستا بۆیە و کەپرانەوە بۆتە وەستای کەپرساس. ناوی من کاو علی رسول طروانشی برواری خلک دهوکی ما سال 2001 از هاتی ما وی ولات آلمانیا دست پیکا من هات ناویر آلمانیا از چوم مدرسه من مدرسه قناغ آماده دیماهیک اینا پشتی قناغ آماده من دیماهیک اینا مزرت خو کردن من هر ویا شولکی بکم شول مجیک یه مبخو بیتن نل دفعه کی شول بکم من هر ویا بخو تشتکی بکم یعنی اس برهمه مبیتن من بخو اف شولاجی گرت او شولاجیک کبرت هاوین و زوستانانه یت آلومینیومی و جامینه من دست پیکی بو یکی هولندی من شول کر من کپراوی چکر وقتی از چوی ما سرشولی موعده ما بو چوی ما سرشولی سپیده بو ابسارا خویا شخصی چوم کابراجی درکت سحکیره من متشتک نینه و ابسارا معجب گرتی گوتم ده چه کپری چیکه و تو ساعتی مگوته از دشم چیکم من هندک تشتی تاین من هندک تشت بخو پیدا گرن دف حوالا و برادر وانا هندک تشتی چولی سحکیره من گوتم من مادم تو افمرووی تویش خورازی تو ساعتی و کپری چیکه از ده مجالی دم اتواره بوم چیکه اجدی هاری کار میگلته مادم تو مرووی که حوصای مهم دست بکر کپراوی اویج هندک تشت بوم اینانو ما کپراوی چیکر گلک باش چه بود ملگلک آقافت ما تعارف کر گوتم مادم تو حوصای زیرکی و افت شولب دسته و بیتو تو بیش تشت و او هات یا سر شولت افت شوله خلاص کردی معنای تو گلک زیرکی اگر تبوید از ده همه گلته و ام ده پیگ و شول کرد از ده هاری کاریاته کم شولی دا مجی گوته بلا فتره که ما پیگ و مشغول کرد پشتی هنگه وقت دیدی من هندک تشت بخو اینان و از بچه که شیام چما سر شولا و او کابرا گلک باش بو مقصد او بو که از بس بگه همه مرحله که دی از تنب چما سر شولا گوتم من افتشتا بوتا کرد دا تو بشه
سر بخو شول بکی محتاجی کسی نبید تو بخو بخوی شولی بکی. Ja? Hallo, guten Tag. Ja, können wir machen. Wir müssen erstmal einen Termin machen und werde ich vorbeikommen, einmal alles ausmessen und Planung vorbereiten und dann können wir danach weitermachen. مسرکفتن اینا و الحمدلله ویگاوی من شریکه هایو و تشتت شولی دستی و مکینه و جهاز و سیاره و یه باش منه تین بونمونه از بحث وی جهازی کم اف آمیره من واسای چه گیری از خونه چمینم دا ضرر پشتا من نبیتن اف جهاز واسا تیتو چیتن کو از خونه بادم آن خونه چمینم حساب وی رنگی و وی منظری لازم مروف کار بینیش بر جاوید مروفی دا تش نچنه دا تشتاگی دیجی گله که گرنگه بو شولی پاقجی ریکو پیکیل سرشولی بو نمونه اف آخه میاجویر در خستی میدانای نسروان پارچت باتانی توید ام ویجویر را کین اف آخه نهیتن ناف حدیقیوی چونکو حدیقیوی پیس نبیتن دا خدان گله که مرتاح بید تشتیتوی پیچ نگی سرشولی کاشیوی دیوارتوی حدیقیوی گلیش خوراکی بکد لایلونا دا وانزرفا دا بی پاویجیل گل خو اوه گله که مهمه الویوالاتی تو وقتی تو شولد که تسبیکا شول من دا من در نفیس ایجی نبو من افتشته همی مش حوال و برادر و یه از پیدوی بو من جوار گردن اچوما شولی بس الحمدلله ویگاوی من همی تشتی بخو کری و من سیاره شولیا کری و مبخویا بخو درست کری و شریکه منا وکری الالمانیا و از بردام سر شولی خو از گلگی مرتاحم چه مشکلانی ننو و الحمدلله شولی می گلگی باشه جیک هر کسی که حزاوی السر شوله کی بیت دوید دست پیب کرد و بردامی پیب بدتن دیماهیکاوی هر سرکفتنه بو نمونه اف کارم من دیماهیک اینای چونکو شوله من گلگی باش بو یه پریکو پیک بو پاقش بو جیرانوی گود بو مجی چیکه از هاتم بویش یه دست پیکری از بارکم اف خانی همین نیت هاتین آوا کرن و همین دی بیش نمینواره چیکه بو ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ چیرۆکی زیاد ڕەوفتان بۆ باز دەکەم کوردێک کە ساڵانی هەفتە کوردستانی بەجێهێشت بەرەو مۆسکۆ ڕۆیشت گەنجێکی چەپ بەڵام خوا و ڕاستان گەیاندیە پۆڵەند و لێوە بوو بە سەرمایەدارێکی ناسرا زیاد ڕەئوف گەنجێکی چەپی خوێنگەرم بوو کە کاتی خۆی چووە یەکێتی سۆڤێت بەڵام دواتر هاتە پۆڵەند لەوێ بووە سەرمایەدارێکی گەورە و ناسراو کەسێکە زۆر بایەخ بە هونەر دەدا زۆرتر لە 6,000 پارچەی هونەری دانسقەی پاراستووە یەکێک لە سیما فەرهەنگیەکانی پۆڵەند کە سەرۆکی وڵاتان وەزیران کەسایەتیە ناسراوەکانی ئەوروپا ڕووی تێدەکەن ماڵەکەی زیاد ڕەوفە لە شاری کراکۆف لە پۆڵەند چوینە ئەوێ لە نزیکەوە گوێمان لە چیرۆکی ژیانی بوو چیرۆکی سەرکەوتنی کە پێم وایشتی زۆر سەرنج ڕاکێشی تێدا بۆی پێکەوە تەماشا بکەین. زیاد ڕەئوف دیپلۆمات بزنسمەن کوڕی ماڵباتێکی ناسراوی هەولێرە زۆرتر لە نیو سەدەیە لە دیاسپۆرا دەژیت. کۆکەرەوەی 6,000 کاری ناوازەی هونەری
ساڵانی هەفتە لەبەر شیوعیەتی و ئاشکرابوونی پیرە هەولێری بەجێهێشتووە. لە ڕێگەی تورکیاوە گەیشتۆتە رووسیا. کەچی ئێستا لە کۆشکەکەی خۆی لە کراکۆی پۆڵەند کە یەکێک لە جوانترین شارەکانی ئەوروپایە چیرۆکی دیاسپۆرانشینی خۆی دەگێڕێتەوە. ئەو کۆشکەی یەکێکە لە سامانە مێژوویەکانی پۆڵەند و زۆر سەرکردە و سەرۆکی جیهان سەردانیان کردووە. هەر لە سەرەتا لێغڤاوەنساکەوە سیستێمی هەموو گۆڕی لە پۆلۆنیا ئەلێکساندەر کواشنێڤسکی کەوا 10 ساڵ سەرۆکی پۆلۆنیا بوو و ئەو بڕیاریداکەوە پۆلۆنیا بەشداربی لە ئەو ئۆپەراتسیۆنی ڕووخاندنی سەددام ئەو خواڵی خۆش بوو مەزەڤێتسکی یەکەم سەرۆکوەزیرانی پۆلۆنیا بوو پاش گۆڕینی سیستێم و ئینسانێکی زۆر دۆستی کورد بوو و زۆر برادەر بوو زۆر جار ینی دەهاتە ئێرە بۆ ئەوەی باسی ئەوە بکەینەوە لە پێش ماڵەوە مەسەلەن دانیشتینە بۆ ئەوەی و پشتگیری دەکردین دایمان. ئەوە سەرۆک وەزیران بوو پاڤلۆڤسکی، ئەوە تووسکە ئەویش شەر سەرۆک وەزیران و دوایی ئەوە وۆلفە سەرۆکی ئەڵمانیا بوو لەگەڵ سەرۆکی پۆلۆنیا هاتنە ماڵەوە بڵێ دیارەکیشیدا پێمەوە لە ژوورەکەی تر بوو. ئەوە دواتر سەرۆکی پەرلەمان بوو دوای بووە سەرۆکی پۆلۆنیا کە سەرۆکی پەرلەمان بوو هات کەمەرۆڤسکی دوایی کە سەرۆکی وڵاتیش بوو لە وێنەکانی تر هەیە لەگەڵ پێتەرینگ ئەوەش سەرۆکی بەرلەمانی ئەوروپی بوو. ئەوە بالچەرۆڤیچ سیستێمی ئابووری نوێی پۆلۆنیا ئەو داینا وەکو جێگیری سەرۆکوەزیران و وەزیری دارایی یعنی ئامادەی خۆی پیشاندا بۆ یارمەتیدانی کوردستان ئەگەر پێویستیان بە ڕاوێژکاری هەبی. ئیتر بەرپرسانی تر و خەڵکێکی زۆر بەڵێ ئەوانەی ڤەتیکان و دوایین کەس سەرۆکی پۆلۆنیا کەمەرۆڤسکی بوو. ئەوە وێنەکەی کوڕەکەم ئارام باسی سەرکەوتنەکانی خۆی لە پایسکل دەکات چونکە ئەو سواری پایسکل دەبی لە داونهیل زۆر سەرکەوتوانە. ئیتر بەردەوام خەڵک دێن میێوان دێن چکە پۆڵۆنیەکان فەخر بەوە دەکەن کەوە ئەوە بەشێک لە مێژووی وانە پارێزراوە و نوێژن کراوەتەوە و کوردێک کردوویەتی. چیت کرد کاک زیاد خوێندت ئیشت کرد؟ بەڵێ لە مۆسکۆ سەرەتا دەستم بە خوێندن کرد لە هەندسەی مەعماری، بەڵام پاش 5-6 مانجێک چاوەکانم زۆر تێکچوو چونکە ئەو کاتی خوێندن بە تایبەتی هەندسە لەسەر بە دەست ڕەسم دەکرا و بە سەعاتان بە شەو دەبایە دابجیشین ڕەسم بکەیت. لیژنەی
پزیشکی بڕیاریاندا گوتیان دەبی اختصاسەکەت بگۆڕی چونکە هەتا خوێندنتەوە دەکەی ئەوە دەبی چاوت زۆر تێک دەچی و نابینی بۆیە ئەو کاتی حەزم کرد شتێکی تر هەڵبژێرم و پەیوەندیشی بە سیاست و بۆ ئەوە هەبی چوومە یاسا بە ناوی پاتریس لۆمۆمبا لەوێندەرێ خوێندنەکەم تەواو کرد. خۆی من چونکە هەر دایما لە گەنجایەتیەوە و لە کوردستانەوە چالاک بووم لە مۆسکۆش چالاک بووم و بەرپرسی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووم لەلایەکی ترەوە ڕێکخراوی قوتابیانی بیانیان هەبوو لە ناو زانکۆکەمان من سەرپەرشتیم دەکرد. مانجی جارێک کۆبوونەوەم مان دەکرد وەکو مەجلیسی زانکۆ و نوێنەری قوتابیان من دەنگم وەکو دەنجی سەرۆکی زانکۆ بوو لە کۆبوونەوەکە. بەڵام پاشەوەی کەوە وەزعەکە دیت و ناڕەزاییم دەربڕی و لە 83 بڕیارمدا واز بینم لە حیزبایەتی و دەرچووم لە حیزبی شوعی. ئیتر لە ناو زانکۆش من هێزکم گران بوو بە کوردەواری دەڵێن لە بەرپرسایەتی ئەوەی قوتابیانی بیانی منیان ئەوە کرد گوتیان تەواو تۆ مادەم دەبی دەربچی یەکێکی ترە هیندیەکیان هێنا لە جێگای منیاندانا. نمونەیەکی کۆنکرێتی هەیە کە مناقەشت بوو بێت لەگەڵ مامۆستاکەت؟ بەڵێ مناقەشەیەکی زۆر توندمان بوو. مەسەرەن مامۆستایەکمان لە ئەوەی فاینانس باسی ئەوەی دەکرد کەوا لێرە کیلۆی گۆشت بە 2 ڕۆبلە کەوا دەکاتە 50 سنتێک بەس لە ئەمریکا بە 7 دۆلارە بە 2 دۆلارە و لەو کاتێک کە مامۆستاوای گوت یەک لە قوتابیەکانی ڕووسی کەوا یەکچێکی کۆمسۆمۆلی کە لە ڕق بوو ئاوڕێداوە پشتەوە ئێمە تقریبان 100 کەسێک دانیشت بووین 70 کەسێک بیانی بووین. ئەو رووسیا گوتی ئەوها بە ئیهانە بیانیەکان تێرگۆشت بن هەتا ئێوە لە یەکێتی سۆڤیەتن. من دەمارم گیرە هەستام گوتم ئەو گۆشتەی ئێوە دەیخۆن و لە سڕە سەعاتێک 2 سەعات بۆی ڕادەوەستن لای ئێمە سەجیش نایخوا. هاوینی 85 بوو کەوا خوێندنەکەم تەواو کرد. ئەوجا چارەم نەبوو هەندێک برادری پۆڵۆنیم هەبوو کە ئەوانیش قوتابی بوون لە مۆسکۆ وەزعی منیان دەزانی و زوو یەکترمان دەبینی. یەکێکیان دەرچووی بەشی یاسا بوو لە زانکۆ یاگیرۆنیان لە کراکۆڤ. ئەو گوتی زیاد وەرە با بچینە کراکۆڤ من برادەروشتم کەوا ئێستا لێرە نەگوتی هەوڵ دەین بەڵکو لەوێن دەرێ بتوانی دکتۆرایەکەت بکەیت. ئیتر گوتم باشە هاتین چووینە زانکۆ و چووینە چەند مامۆستایەکمان دیتکەوە کاتی خۆی ئەو لەگەڵیان برادەر بوو گوتیان خۆشحاڵیەوە وەرە دەگرین. منیش وەزعی کراکۆڤم دی زۆر بەدڵم بوو شارێکی جوان و شارێکی کولتوری و یەکەم جار کە هاتی ئەم شارە چەند لە باخەڵتدا بوو؟
من کە هاتم یعنی لەوانەیە پارەی مانجێک کەوا خواردن و نووسنم هەبێ ئەوم هەبوو بەڵام لێرە کە قبولمیان کرد ئەوەیاندا پێم وەکو زەمالەکیاندا پێم زەمالەکە ینی ئەگەر بتگۆڕی بایەوە لە بازاری ڕەش دەیکردە $15 لە بەشی ناوخۆ دەژیام و ئەوەی چێشتخانە بۆ قوتابیان لە ناو بەشی ناوخۆ هەبوو شتەکان هەموو زۆر هەرزان بوو ئەوە 86 ئەمە 86 بوو ساڵی 90 لە ماوەی 4 ساڵدا چی گۆڕا لە ژیانی تۆ لێرە بەگشتی وەزعی هەموو پۆلۆنیا گۆڕا چونکە پۆلۆنیا بڕیاریدا سیستێمەکەی لە سۆسیالیستەوە بگۆڕی بۆ سەرمایەداری و بۆ بازاری کراوە ئیتر من چونکە لەگەڵ ئەو وەزعە دەڕۆیشتم و حەزم دەکرد ینی خۆم پێڕابگەێنم بە جۆرێکی تریش دەستم بە ئیشی ڕێستەران و ئوتێل و ئەوە کرد چونکە پۆلۆنیا کە سیستێمەکەی گۆڕی ڕێگای داکەوە ئیش بکەین و هەر بەشێکی ئابووری چەند ساڵێک عەفوی کرد لە باج. ساڵی چەند دەستت پێ کرد؟ لە ساڵی 90 دەستم پێ کرد ڕێستەرانێکم دانا لە ناو بەشێکی زانکۆ کەوا بۆ قوتابیە بیانیەکان بوون کەوا دەهاتن زمانی پۆلۆنی یەکەم ساڵ فێر بن تیای پێیان دەگوت ئینستیتوت پۆلۆنینی ینی ئینستیتوتی پۆلۆنی لە یەکەم ڕۆژمەوە کە هاتمە پۆلۆنیا لە بەشی ناوخۆ دەژیام و برادەراتی کۆمەڵێک قوتابیم کردکەوە سەرپەرشتی سنتەری کولتوری زانکۆیان دەکرد و دەستم پێکرد خۆبەخشانە لەگەڵیان ئیشم دەکرد و بەردەوام فیستیڤالی جۆرا و جۆر دەکرا. Spotykamy się, dzieje się za pomocą wystawy noszącej był, jest nadal, a są z nami, co niezwykle rzadkie. Dobry wieczór Państwa, witam Państwa serdecznie, witam naszych gości, Kurdów żyjących w całej Europie. Pomysł organizowania Festiwalu Kultury Kurdyjskiej powstał po to, żeby pokazać krakowianom, pokazać Polakom, że Kurdowie یاری دەبووم و بەشداریم دەکرد و بەردەوام ئێواران خواردنم دروست دەکردن و برادەرەکان دەهاتن نانیان دەخوارد لام دەیانزانی حەزم لە خواردنی خۆش و خزمەتکردنی برادەرەکانیشمە گوتیان زیاد ئەوە لە زانکۆ شتێکی وا دروست دەکەن باش چەند مانجێکی تر جێگایەک دەکرێتەوە و ڕێستۆرانێکی تیا دەبێ بۆ تەڵەبە بیانیەکانە بۆ هەوڵ نادەی تۆوەری بگری ئیتر وا دەرچوو کەوا زانکۆ ئۆفێرەکەی منی بەراورد کرد لەگەڵ دووسێ کۆمپانی ترکەوە پێشکەشیان کردبوو ئەو کۆمپانیە کەونەکانی زمانی ئیشتراکیەتی منیان هەڵبژار گوتیان لەگەڵ من گوتیان وەرە تۆ بەڕێەوەی ببە تر بۆەوە دەستم پێکرد لە ساڵی 90
ئەمە یەکەم بزنس بوو ئەوە یەکەم بزنس بوو پاش 5 ساڵێکی تر ویستم چونکە کەوتمە سەر پام و توانیم ئیمکانیەتێکی ئابووری وام هەبێ کەوە شتێکی تریش بکەم دەستم پێکرد بگەڕێم شتێک بکڕم بۆ خۆم و خۆم دروستی بکەم ئیتر زۆر جێگام تەمەشا کرد هەتا هاتمە ئەو جێگای ئێستا ئێمە لێینە ئەوە چەند ساڵێک بوو داخرا بوو وەکو جێگایەک مەزرعەیەک بوو بۆ بەخێوکردنی بەراز بۆ سەربڕین و فرۆشتنی گۆشت ئەوە بۆیە بۆگەنی بوو ئێرە پیس بوو و لەبەر ئەوەی کەوا گۆڕانکاری ئابووریش بوو لە وڵاتەکە ئێرە ئیفلاسی کردو دایان خست بوو ئیتر عرض کرا بوو بۆ فرۆشتن لەلایەن ساحێبە کەونەکانی چونکە ئێرە جێگایەک بوو وەکو بڵێ ماڵی ئاغایەک بوو کەوا ساحێبی هەزاران دۆنمی عرز بوو لەو منتقەیە کە پاش شەڕی جیهانی دووەم وڵاتەکە بووە ئیشتراکی قانونی ئیسلاح زراعیان کرد و خەڵکەکە یعنی عەرزەکەیان تەوزیع کرد و ئێرە بەس 40 دۆنیمەکیان هێشتەوە وەکو ئەو مەشروعە زراعی بەخێوکردنی ئاژەڵ بەکاریان دەهێنا. چونکە جێگایەکە کەلاوە بوو بەڕاستی وێنە زۆرە هی ئەو کاتی ماوە هەموو دەیانگوت تۆ تێکچووی ینی هەتا ئەو کاتی کە سوکاری خۆشم دەیانگوت تۆ شێت بوویەوە پۆڵۆنی ئەو ئیشە ناکەن تۆ بەتەمای چیەوە ئەو جێگایە بۆگەنیە هیچی لێ ناکرێ من گوتم نا من دەبینمەوە شتی لێ دەکرێ و دەیکەم ئیتر لە 97 دەستم بە خەریتەکردن و ئەو شتانە کرد و دەستم بە نوێژینەوە و چاکردنەوەی کرد لە 2000 تەواو بووم و کردمەوە. چی تێدا ئێستا ئەم منتیقەیە؟ ئەو منتیقەیە ئێستا وەکو کۆنفرێنس سەنتەرێکە وتێلی تایە چەند قاعەیەکی کۆنفرێنس و ئاهەنگ و مناسەباتی تایە ڕێستەرانێکی تایە و ئیتر وەکو جێگایەکی ناسراوی لێ هاتووە پۆڵۆنیا و بەڵێ و ماڵی خۆمی تایە و بۆنی گوڵ و سەوزە و لەم باڵەخانەیەدا نهۆمی سەرەوە پۆڵۆنیا و کوردستانە تێکەڵاوە نهۆمی ژێرەوەت کردوتە کوردستان و هۆنەر دەمەوێت باسی نهۆمی ژێرەوەم بۆ بکەی بۆچی بۆ تۆ زۆر تایبەتە پێت گوتم کتت کە لە بێتاقەت دەبم کە لەسەرەوەم دێمە خوارەوە وایە خۆی لەبەرەوەی ئەو ڕێنمایانە هەبوو دەبایە ئەو بەشە وەکو پۆڵۆنی چۆن بێ وا دروستی بکەمەوە بە جۆرەی دەکومنتە و وێنە کەونەکان و دڵیشم دایمەن ئەوەی دەویست ماڵەکەم جێگایەکی تیابێ هیچ نەبی کوڕەکانم و خۆم هەست پێ بکەین کەوە ئەوە بەشێکی کوردستانە.
ترکە ماندیمەوە کە حەز دەکەم بڕێک ئیسراحەت بکەم دەچمە ژێرزەمینەکە کە یەک لە کۆگەکانی تایە هی کارە هونەری یەکەچیان خۆی چوار کۆگەیە ینی چونکە نزیکەی 6,000 کارە ئۆریجینال ئەسڵ بەڵێ جێگایان نابێتەوە لە یەک جێگا. کەواتەوەی کە تۆ دەیکەی تەنیا ئێرە نییە لە شوێنی تریش کاری تر دەکەی یەکێک لەو شتانێک کە دیتم قەڵایەک لێرە کاستێڵێک ناود لە ناوە زنار بەڵێ کوڕەکانم ئەو ناوەیان هەڵبژارد ئارام واڵیان چونکەەوە ساڵانێکی زۆرە ئەوان سەرپەرشتی ئیشەکان دەکەن لەگەڵ کوڕە خوشکەکەم ئەحمەد و بە فەرمی و نافەرمیە یعنی ئەوان بەڕێوەی دەبن. ئیتر هەندێک شت بڕیارەکان ئێستا لە دەست ئەوانە کۆمەڵێک ناویان هەبوو بۆ ئەو جێگایە بەڵام چناریان بە جوان زانی بەڵێ ئەوەش ئەو جێگایە خۆی لە ساڵی 90 یەکەم کار بوو ئەوەی دەستم پێ کرد کەوا یەکەم ڕێستەرانم لێ کرد خۆشی جێگایەکی کەونە لە کاتی شەڕی جیهانی دووەم کە ئەڵمانیەکان پۆڵۆنیان کراکۆڤیان داگیر کرد قەسرێکیان لێ دروست کرد بۆ ئەوەی جێگای ئیسراحەت بۆ تەیارەکانی سوپای ئەڵمانیا. باسی بزنسەکەت لێرە لە پۆلۆنیا بزنسەکانت باسی کارە هونەریەکان و باسی دیوە سیاسەکەشمان کرد ئەو فەرقی کە هەبوو لە پۆلۆنیا باسمان کرد. لە کوردستان چه پرۆژەیەکت هەیە چه بزنسێکت هەیە؟ لە کوردستان پرۆژەم نییە و بزنسم نییە یعنی ئەوەی ڕاستی بی من کە دەستم بە کاری ئەرچی نوێنەری حکوومەت کرد کارەکانی خۆم هی بزنس و بە فەرمی و نافەرمی هەموومدا بە کوڕە خوشکەکەم و کوڕەکانم کەوا ئێستا بەڕێوەی دەبن و نەمویستیانی ئیشی بزنس و سیاست تێکەڵ بکەم. من هەست دەکەم کەوا ئەو جۆرە بیرکردنەوەی من لە بزنس کە هەبوو لە سەرەتاوە کەوا دەبی استراتیژی دوور سێر بکەیت شتێک بکە ئەوڕۆ بەس پاش 5 ساڵی تر تۆ بەرهەمەکەی دەخۆی پاش 10 ساڵی تر ئەو جۆرە فەلسەفەیە لە کوردستان نییە. بزنسی کوردستان ئەوەی من تێبینیم کرد بە تایبەت لە سەرەتای گۆڕانکاریەکان و لە پاش 2005 و 6 و 7 ئەوانە هەر بزنسی ئەوە بوو چی زوو پارە دێنێ ئەوە دوورە لە ئەوەی من ینی تێگەیشتنی من حەز دەکەم شتێک بکەم کەوا ڕۆژانە بە مڵاتێکی بچووکی شتێکی لێ بخۆی بەڵام ساڵانێکی زۆر نا بە یەکجار پێت قوت نەدرێ بۆیە هەتا یعنی لە ناو پۆلۆنیاش ئەو بزنسانەی تر کە زۆر خەڵک هەیە لە ناوەندی شار ئوتێل دروست دەکەن ئەوە دەکەن کەوا لەوانەیە لە ناحیەی سوودمەندی و قازانج زۆر باشتر بی
بەڵام کوڕەکانیشم وا فێر بووینە دەڵێن ئەوە نییە ئێمە شتێک دەکەین کەوا دەگمەن بی تایبەت بی ئەو جێگایەوە دووبارە نابیتەوە ئەو مێژوەی هەیتی ئەو خۆشحاڵانە ئەوش ئەوانیش ئەوەکەی منیان وەرگرتووە. ئەمە دیاسپۆرایی ئەم شەو بوو بیرتان نەچێ هێڵی گەرمی دیاسپۆرا هەیە 2049 66 66 پەیوەندی بکەن پەیام بنێرن پەیامی دەنگی پەیامی تێکست بە خێرایی وەڵامتان دەدەینەوە تا هەفتەی داهاتوو لار شوێنەکەن بێ بەڵام.